بەردامە بێت خۆشەویستان لەگەڵتان دەچینە تۆڕە کۆمەڵاتیەکان و یەکەم بابەتی نیە و تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک دیارەیەوە دەست پێ دەکەین بۆیەوە دەخەینە ڕوون. پێش ماوەیەک ئاماژەمان بەوە کرد کەمپینی من ئاژەڵ دۆستم کە لەلایەن ڕێکخراوی پاکۆوە کە ڕێکخراوی کتایبەتە بە پاراستنی مافەکانی ئاژەڵان بەڕێوە دەبرێت لە ڕێی چەندین سوپۆت و گرتەی ڤیدیۆی و راپۆرتەوە کەسانێکە خۆشەویستیان بۆ ئاژەڵ و گیانداران هەیە بڵاو دەکەنەوە تاوەکو بتوانن خەڵکێک بە دوور بن لە ئازاردانی گیانداران و ئاژەڵەکان. پاکۆم ڕۆ باسی یەخود چیرۆکی خانەوادەیەکی داناوە کە باس دەوە دەکات ئەمە مژدەخانە مژدەخان نووسیویانە باڵێن پاکۆ نووسیوێتی مژدەخان یەکێکی ترە لە مرۆڤە هەرە میهرەبانەکان خۆی و هاوسەرەکەی لە ماڵەکەیدا چەندین سەگ و پشیلەی بێلانەیان داڵدەداوە شەو ڕۆژان خستۆتە سەر یەک بۆ هاوکاریکردنی ئاژەڵان هەرێکێک لەو سەگ و پشیلانەی کە لە ماڵەکەی مژدەخاندایە کە چیرۆکێکی پڕ ئازاردان و بێویژدانیان بەتایبەتی مرۆڤی لە پشتەوە دیارەوە نووسراوە بەڵام ئەم ئاژەڵانە دوای گەیشتیان بە دەستی ئەم خێزانە میهرەبانی ژیان جارێکتر سۆز و خۆشەویستی بۆ کردوونەتەوە با بچین چیرۆکی مژدەخان ببینین. من ناوم مژدە کەمال مەحموود ئەحمەدە خۆم و هاوسەرەکەم لە دەرەوەی وڵات هاتوونەتەوە ماوەیەکی باشە خەریکی یارمەتیانی ئەم ئاژەڵانین کە لە دەرەوانە ئازاری راون هەر لە مناڵەوە خولیایەکی گەورەم هەبووە لەگەڵیانە بە حکمیەوەی کە باوکم خۆی لە بەیتەڕی ئیشێتر زۆر ئەم ئاژەڵانە بینم لە دەرەوەن زۆربەی زۆریان سیارە لە یاون یاخود خەڵق لە یاون بە شێوەیە لە شێوەکان ئازادراون حەزەکەم خەڵکیش وەکو ئێمە بن و بتوانن یارمەتیان بن و لەو ئازارانە نەجاتیان بن کە ڕۆژانە تووشیان بێ و ڕوبەڕوویە بنەوانە من خۆم ئێستانە تقریبەن 8 سەگم لەلایە و 4 پشیلە زۆری کەشم لەلا بووە کە هێناومە کە لای خۆم چارەسەرم بۆ کردوون و یامون بە خەڵکی کە هیوادارم بێتە دیاردەیەکی باش لە کوردستانە چونکە بەڕاستی ئەم وڵاتە وڵاتێکی زۆر جوانە بە خەڵکەکانی و بە ئاژەڵەکانی و بەدار و سروشتی و شتەکانی و جوانە پەیامی من بۆ خەڵکی ئەوەیە ئەگەر لە ڕێگا ئاژەڵێکتان بینی ئازادرابوو یاخود سیارە لە یابوو تکایە مەوەستن لە سەرێکی کە بێت یارمەتی بە ئەگەر بتوانن خۆتان یارمەتیان بن چونکە بەڕاستی یارمەتیانی ڕۆحێک وەکوێ یارمەتی هەموو دنیاتان نابێت من ئاژەڵ دۆستم یەکمانەوە دەتوانن ئاژەڵ دۆست بن.